لە ڕۆژی یەکەمی جەژنی ڕەمەزان هیچ حاڵەتێکی ڕووداوی هاتوچۆ هیچ کێشەیەک لە ناو شاری هەولێرێ ڕووی نەدابوو، ئەوەش جێگای دەستخۆشیە. ڕۆژی دووەمی جەژن بە هەمان شێوە هیچ حاڵەتێک ڕووداوی هاتوچۆ یان ڕوودا و یان کێشە ڕووی نەدابوو، بەڵام یەک حاڵەتی هەڵکوتان هەبوو، هەڵکوتانە سەرماڵان کە بە ناوەی دەستگای ئاسایشەوە دوو کەس کە باندێک بوون مەبەستیان بوو هەڵکوتە سەرماڵێک، دواتر خۆشبەختانە لایەن پۆلیسەوە دەستگیر کران. لە سێم ڕۆژی جەژن تەنها دوو حاڵەتی ڕووداوی هاتچۆ هەبووە، ئەویش یەکێکیان شێلان بووە، ئەوەی تریان وەرگێڕان بووە، بەڵام خۆشبەختانە بێ زیانی گیانی بووە، تەنها زیانی ماڵی هەبووە. 53629 گەشتیار بووە لەو سێ ڕۆژەی جەژندا کە لە خواروی عێراق و لە دەرەوەی هەرێم و عێراق هاتوونەتە شاری هەولێر کە بۆ بەسەربردنی کاتێکی خۆشکە، ئەویش لە کۆی 145,000 گەشتیار کە ڕیا لە کوردستان کردووە، 53629 گەشتیار ڕویان لە شاری هەولێر کردووە.